لسردمي إمامي عمر كوري عبد العزيز خليفة إيمان داران رحمتي خوای لێبێ خێر و سەدەقە و زەکاتیان ئەنار بە وڵاتی ئەفریقا و سۆماڵ کە ئەمڕۆ چەندێ فەقیر و هەژارن زۆربەیان پەراسۆکانیان دیارە بەدەرەوەیە کاتێک کە خێر و سەدەقەیان بۆ دەڕۆشت زەکاتیان بۆ دەڕۆشت یعنی الحەمدوللا پێویستمان بە زەکات و خێر نییە هەتا دەڵێن ئەمەندە خێر و سەدەقە زۆر بووە ئەمەندە زەکات زۆر بووە جاری وا هەبوو حەیوانەکان دڕندەکان لەو شاقە خواردونێتی کەسێک نەبوو فەقیر وەریگرێت ئیسلامی ڕاستەقینە ئەگەر حکم بکات هەموو خەڵکی بەختەوەردەبێت ئەوە حاڵی مسلمانان بوو لە سەردەمی ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیزە ڕەحمەتی خوای لێبێ فاتمەی خێزانیشی دەفەرمێ ڕۆژێکیان عومەری کوڕی عەبدولعەزیز پیاوەکەم هات بۆ لام وتی فاتیمە ئەگەر پێتە دەرهەمێکم بدەرێ زۆر حەزم لە ترێیە سبحان الله تۆ خەلیفەی ئیماندارانی توانات نییە پارەی بۆڵێ ترێت نییە سبحان الله خێزانەکەی کە فاتیمەی دەفەرمێ ڕۆژێکیان براکەم هات بۆ ماڵمان کە خەلیفە بوون کوڕی خەلیفە بوون دەوڵەمەند بوون هات بۆ ماڵمان تەماشا کرد ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێبێ جلەکەی پۆشاکەکەی دڕاوە وتی فاتیمەی خوشکم ئەم جلە بووە خەلیفەی ئیمانداران بگۆڕە وتی وەڵڵاهی چی بۆ بگۆڕم سوێن بەخوا ئەگەر جلەکەی بەری پۆشاکەکەی بەری بگۆڕم ئەبێ بە ڕووتی دابنێژێ شتێک نەبیکاتە بەری خەلیفەی ئیمانداران بۆیە دەیفەرموو ئەمەم پێ خۆشترە فەقیر و هەژار بم منداڵەکانم بە فەقیری و هەژاری جێبهێڵم لەوە پێم خۆشترە لەناو جەهەنەما کۆت و زنجیر بکرێم